بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە لەسەر دواخستن یا دوانەخستنی هەڵبژارنە پەرلەمانیەکەی هەرێمی کوردستان دەکەین کەوا بڕیارە لە کۆتایی ئەیلولی داهاتوو بەڕێوە بچێت و پرسیار دەکەین. ئایا بەڕاست ژینگە کۆمەڵایەتی و سیاسیەکەی هەرێم لەبارە بۆ بەڕێوەچوونی هەڵبژارنە پەرلەمانیەکەی ئەیلولی داهاتوو؟ ئایا لە ئێستادا دواخستنی بەڕێوەچوونی هەڵبژارنە پەرلەمانیەکەی ئەیلولی داهاتوو خواستی ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان نییە؟ ئایا بەڕاست ئەنجامدرانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا باشترین ڕێگەچارێک نییە بۆ ڕزگارکردنی هەرێم لەو دۆخە چاکبەستوویەکی ئێستا تێکەوتووە؟ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان بە لەبەرچاوگرتنی هەستیاری دۆخی هەرێم و ناوچەکەش لە هەمان کاتدا کاتی ئەنجامدرانی هەڵبژارنە پەرلەمانیەکەی هەرێم لە ئەیلولی داهاتوو بە گونجاو نازانێ بەو ئەرک و بەرپرسیاریەتە نیشتیمانی خۆی هەڵنەستاوە کە لە بەرامبەر گەل و هەرێم لە سەرشانیەتی؟ ئایا بەڕاست پارتی وەک دەگوترێت دواهەمین حزبێک نییە کە دەبێت باس لەوە بکا کە وەک مافێکی سیاسی خەڵک پێویستە لە هەڵبژاردن لە کاتی خۆیدا سوودمەند بێ؟ بەو یاعتیبارەی بە قسەی هەندێک بێ کە ئەم پارتە ڕێز لەو دامەزراوانە ناگرێت کە 2000 نوێنەرایەتی خەڵک دەکەن؟ ئایا بەڕاست قسە و لێدوانی بەرپرسیانی یەکێتی بەوەی کە هەمووان لەگەڵ دواخستنی هەڵبژارنی پەرلەمانی کوردستانن بۆ زەمینە سازکردن و سەپاندنی ئەمری واقع نییە بۆ دواخستنی هەڵبژارنێک کە جگە لە یەکێتی لانی کەم لە ڕووی علامیشەوە بێت هەمووان لەگەڵ ئەنجامدانی ئەم هەڵبژاردنەدان لە وادەی خۆیدا؟ لەگەڵ هەریەک لە بەڕێزان چاودێرانی سیاسی کاگە زانای تۆفیق بە کە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانە و هەروەها لە ستۆدیۆی هەولێر کاگە ئازاد جۆڵا ئەم بابەتە تاوتوێ دەکەین. بەخێراتتان دەکەم. بەخێراتنی میوانە بەڕێزەکەی شاری هەولێریشم دەکەم بە لە بەڕێزیان و لە کاگە ئازاد دەست پێ بکەم. کاگە ئازاد هەست بەوە دەکرێت کە حزبەکەی بەڕێستان یەکێتی نیشتیمانی کوردستان لانی کەم تەحەفوزی هەیە لە کاتی ئەنجامدرانی ئەم هەڵبژارنەی کەوا بڕیارە لە کۆتایی ئەیلولی داهاتوو بەڕێوە بچێت. دەشێت یا دەکرێت بەڕێزت هۆکارەکانی ئەم تەحەفوزە ئەگەر هەبێت بۆ بینە ڕوونکەوە؟ بەناوی خدای گەورە میهرەبان سڵاو لە تۆ لە میوانەکەت و لە بینەرانی خۆشەویستی پەیام تیڤی. لە ڕاستیدا حەز دەکەم ئەوەت بۆ ڕاستکەمەوە کە شۆڕش یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دواخستنی هەڵبژاردن نییە. من نازانم تۆ ئیسناد کردە سەر چ مەزدەڕێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای دواخستنی ئەم هەڵبژاردنەی کردبێ یان چ وەسیقەچە ڕسمی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەرچوو بێ بەوەی کەوا داوای دواخستنی ئەم هەڵبژاردنەی کردبێ. بە پێچەوانەوە لە لێدوانی کۆمەڵێک بەرپرسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دوهەمی لێدوانی یان لێدوانی کاک مەلا بەختیارمان هەیە هەمویان تاکید لەوە دەکەن کە بەفعلی تەحەفوزێک هەیە یعنی نەخێت کاکە شۆڕژیان ئەو مەسەلەی ئەوەی کە باس دەکرێت تەنها مزایداتی لایەنی تری سیاسین هەندێکان زۆر بارودۆخەکە وەکو خۆی باش دەبینن وەکو خۆی، بەڵام کەس کە باسی دواخستنی هەڵبژاردن ناکا بۆ مەسەلەی مزایدەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی خۆی تەواو ئامادەکاری کردووە بۆ هەڵبژاردنەکانی ئەم جارەی پەرلەمانی کوردستان. ئەمە لەلایەکی تر لە هیچ وەسیقەیەک نییە کە یەکێتی داوای کردبی و لە دوێنێ پێرێ و چەند ڕۆژ پێش ئێستاش لەسەر ئاستی وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز سەعدی ئەحمەدپیرە چەند جار تاکیدی کردوێتەوە ئێمە لەگەڵ هەڵبژاردنین لە کاتی خۆیدا و یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی سینۆ ئامادە کردووە، هیچ گرفتێک نماوە. تەنها ئەوەی کە باس دەکرێت تۆ لە هەر تاچێک بپرسی ئێستا لە کوردستان لە هەر کادیری هەر حیزب و لایەنێک بپرسی تەنانەت لە قیادەی حیزبەکانیش بڵێ ئەم بارودۆخی ئێستا لە کوردستان دەگوتری ئەم ئامادەیەکی ئێستا بە خیتابی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە لە دوای ئەوەدێک کە پارتی دیموکراتی کوردستان بە داوای یەکێتی ڕازی نەبوو بۆ دواخستنی هەڵبژاردنی پەرلەمان لە دوا هەمین ئەو کۆبوونەوەی کە پێدەچێت لە هەفتەی ڕابردوو یعنی ئەگەر بە هەڵەدان لەچووم ئەنجام درراوە.
نەخێر کاک شۆڕژ ئەمە ڕاست نییە لە هیچ شوێنێک یەکێتی نیشتیمانی کوردستان نەداوای کردووە نە پارتیش ئەوەی من بزانم داوای کردیا و لە هەڵبژاردنەکان لە کۆبنەوەکانی یەکێتی و پارتی باز لەوە کراوە کە پرۆسەی هەڵبژاردن لە شوێنی خۆی لە کاتی خۆی بکرێ بەڵام زیاتر دانیشتەکانی یەکێتی و پارتی بۆ ئامادە باشیە بۆ مەسەلەی بەغدا و ئەمڕۆکەش دەتوانین بڵێن ینی ئەو پرۆژەی ئامادەکراوی یەکێتی پارتی تقریبان کۆتایی هاتۆ ڕاگەیەنرا بەوەی کەوا ئامادەن بۆ بەغدا داواشیان لەلایەنەکانی تر کردو بۆ دەوڵەمەندکردنی پرۆژەکە هاوکار بن بەڵام مەسەلەی دواخستنی هەڵبژاردن بە هیچ جۆرێک من تاکید دەکەمەوە بە هیچ جۆرێک یەکێتی نەداوای کردووە نا گرفتێکی هەیە لە هەڵبژاردن و زۆر ئامادەیە تەنانەت دوێنێ بوو یان پێرێ بوو بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان باسی کرد کە هیچ لایەنێک داوای دواخستنی هەڵبژاردننی نەکردووە بەڵام ئەگەر سەرۆکی حکومەت ئەم قسەی کرد بێ پێش سەرۆکی حکومەت ئێمە جێگەری حکومەت قسەی جێگەری حکومەتمان هەیە کە ڕوون و ئاشکرا دەڵێ کە هەموو حیزبەکان لەگەڵ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانن بەڵام کەسیان ناوێرن ئەمە باس بکەن کاکە ئەم قسە زۆر ڕاستە کاکە شۆڕ ئەم قسە منیش ئەم قسەیە دەکەم ئێستاکە منیش دەزانیت چۆنە ڕاستی شتێکە و مزایدات شتێکی ترە ئێمە ئێمە باش واقعی کوردستان و دۆخی سیاسی لە کوردستان باش دەزانین چۆنە لە کوردستان بەڕاستی پرۆسەی سیاسی پرۆسەی خزمەتگوزاری پرۆسەی ئاوەدانی پرۆسەی ئاشتەوایی پرۆسەی هەموو لایەنەکان لە کوردستاندا وەستاوە تووشی چەقبەستویی بووە تاکە هۆکار بۆ چەقبەستنی ئەم پرۆسانە ئەم قەیرانانێکە لە کوردستاندا ئێستا قوڵ بۆتەوە تاکە هۆکار مەسەلەی مزایدە لە نێوانی حیزب و لایەنەکاندا ئەم زایدەیە بوویتە کولچی سەرەتان بۆ ئەم میلەتە بۆ ئەم وڵاتە ئەوەی کە هەیە ئێستاکە کاقوبادیش باسی کردووەوە منیش لێرەوە دێڵێم خاڵی یەکەم ئێمە وەکو یەکێتی ئامادەین بۆ هەڵبژاردنەکە و یەک کێشەمان لە مەسەلەی هەڵبژاردننی و تەواوی ڕێکارەکانمان گرتووە و وتەبێژی مەکتەبی سیاسی تاکیدی کردێتەوە لە کۆبنەوەی سەرکردایەتی تاکید کراوەتەوە و هەموو ئەوانە باس کراوە و هیچ کەسیشیش داوای نەکردووە هیچ وەسیقەی ڕسمیش نییە کە یەکێتی داوای دواخستنی کرد بێ بەڵام هەموو حیزب و لایەنەکان ئەم ڕاستیە دەزانن لە کاتێک لە کوردستان لە سینۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەگەر ئەنجام بدرێ ئێمە لە 12 پێنج هەڵبژاردنێکمان کرد تا ئێستاکە دەرئەنجامەکانی دەرنەکەوتووە تا ئێستا نازێن حکومەتی عراقی بەچی دەگات چۆن پێک دێ و چۆن دەبێ ئەم بارودۆخەی سیاسی ئێستاکە ڕووی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردو بە تایبەتی لە کوردستان و ئێران و تورکیاش کە کاریگەریان هەیە بەسەر کوردستانەوە بارودۆخێکی نوێیە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووریەوە ئەنجام لە دوای پرۆسەی 12 پێنجەوە هەڵبژاردنەکان حیزب و لایەنەکانی کوردستان بە تەواوی دڕدۆگن لەگەڵ یەک تەنانەت پەیوەندیەکانیش بچڕاوە پەیوەندیش نماوە و ئامادەنی دانیشتن و گفتوگۆش بکەن ئەنجا لە بارودۆخێکی خراپی ئابووری لە بارودۆخێکی خراپی سیاسی ئەنجا لە مانگی 12 ڕەنگە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێ لە کاتێک ئێمە بینیمان لە 12 پێنجدا خەڵک مقاتعی انتخابی کرد بەڕاستی هەم لە ئاستی عراق و هەم لە ئاستی کوردستانی وەک پێویست نەبوو بۆیە هەموو ئەم ڕاستیانە ئەگەر ئێمە دابڕێن لە مەسەلەی مزایدەی حیزبی ئەوە فعلا بارودۆخەکە ڕەنگە وەک پێویست نەبێ بەڵام کاتێکەوە لایەنەکان پێیان باش بێکەوە هەموو وەک یەکێتی نیشتیمانی کوردستان داوای دواخستنی نەکردووە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕاستیانەی بۆ خەڵک ڕوون کردوتەوە و ئێمە ئەو ڕاستیانە دەڵێن بەڵێ لە وڵاتەکەمان ئەم بارودۆخە خراپە هەیە بەڵام وەک یەکێتی ئامادەین 100% بۆ هەڵبژاردنەکە و ئەنجامەکەش لە بەرچاومان ڕوون و ئاشکرایە و ئەنجامەکەی چۆن نەبێت ئازاد دەوەسین ناگەڕێمەوە سەرەوەی کە باسی لێوەی کرد بە تایبەتی ئەو سەردەی کە پەیوەندی بە دۆخی هەرێمی کوردستان و ناوچەکە و ئەو گۆڕانکاریانە هەن لەوە دۆخێکدا بە فعلی هەڵبژاردنن لانێکم کاتەکەی گونجاوە کاگە زانە بەڵێ پێشێکی سواسێکی گەورە بۆ بەڕێزەوە بۆ بینەرانی کەناڵی پەیامەوە میانە بەڕێزەکەتان لە هەولێرەوە من پێم وایە هەموو کاتێک پرۆسی هەڵبژاردن دەبێت بە ئەنجام بگەێنرێت یعنی ئەگەر تۆ بین سەیری مێژووی هەموو وڵاتێ بکەین ینی کەمترین وڵاتەیە داوای کردبێت کە پرۆسی هەڵبژاردن دوا بخرێت یا لە کاتی ینی هاوڕێکی خۆشەویستم کوردستان چەند جارێک بڵاوە ئێستا ئەم پەرلەمانێکی چوار هەڵبژاردن کراو و هەڵبژاردنەکان لە بڵین لە جۆیەکی لە ئەجوایەکی سروشتیا نەکراوە زیاتر با بڵین نەتیجەی هەڵبژاردنەکان کەوتۆ ژێر کۆمەڵە پرسیارەوە من لەگەڵ هەموو ئەم حەقیقەتەیە کە هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام لە نەتیجەیە ئەبێ ئێمە بڕوامان بە ئەنجامگەیاندنی پرۆسی هەڵبژاردن هەبێت و بڕوامان بە نەتیجەکانی پرۆسی هەڵبژاردننی ژەبێت ڕاستە بەداخەوەڵێم
لە ماوەی ڕابردوودا هەم لە پەرلەمانی کوردستان و هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانە کە لە هەمان کاریگەرتر دوا هەڵبژاردن بوو کە لەوەی کە هەڵبژاردننی با بڵین ئەنجومەنی پەرلەمانی عێراقی یا ئەنجومەنی نیشتیمانی عێراقی یعنی وای کرد کە وەڕاستیەکەی کاریگەریشی زۆر گەورەی خستە سەر دەنگدەری کورد لە هەرێمی کوردستانە وای کردووە کە دەنگدەری کورد متمانەی بە دەنگەکەی خۆی نەبێت و هەوڵی ئەوە نەدا کە بەشدار بێت لە پرۆسەکەدا بەڵام سەرلەبەری هەموو ئەم کێشانە کە لە هەرێمی کوردستانە هەیە دیارە منەوەی کەی بینم دوو سیناریۆ هەیە بۆ هەڵبژاردنەکان لە ئێسادا سیناریۆی یەکەمیان زۆر ئاشکراوانە و زۆر ڕاشکاوانەیە کە پارتی دیموکراتی کوردستان پێداگریەکە لەسەر بەجێگەیاندنی پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە زانی شاریشە لە سەریەتی نیشتیمانی کوردستان زانی مەسلەی پرۆسی هەڵبژاردن من نبینم هیچ مزادەیەکی سیاسی بێت و ئەگەر لایەنی سیاسی بەرامبەریش لا على التعین هەر لایەنێکی سیاسی بێت داوای دواخستنی پرۆسی هەڵبژاردنیش بکە مافێکی خۆیەتی زۆر ئاسایی یعنی ئێمە بۆی سوڕەکە ێزگارونە گەورە نەکەین و ناوی مزادی سیاسی لێ نەدەین بڕیاری سیاسی پارتی دیموکراتی کوردستان و لە دوا بڕیاردا کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و پێرێش جەنابی سەرۆک بەرزانی بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە باسی لەوەی کرد دەبێت پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بکرێت و پارتی دیموکراتی کوردستانیش پاشەکشە لەم بابەتە ناکات و ئێستا پارتی لە جەوێکایە کە ئێمە ئامادەکاریەکەین بۆی بەشداربین لە پرۆسی هەڵبژاردنەکانە پێم وابێ ئەمە مزادی سیاسی نییە پارتی وەکو حیزبێکی سیاسی وا لە بەرژەوەندیایی بینێتەوە کە پرۆسی هەڵبژاردن بانجام بگەێنێ و بە قەناعەتی منیش هەر لایەنێکی سیاسی بە هەموو لایەنە سیاسەکانەوە ئەگەر با بڵین هەوڵی ئەوە بدات پرۆسی هەڵبژاردنەکان پک بخات یا ئاستەنگی بۆ بدۆزێتەوە من پێم وایە ڕاکردنە لە نەتیجەی هەڵبژاردنەکان بچووکم لە نەتیجەدا ئێمە پرۆسیەک لە بەردەمی ئێمە لە کاتێکدا پەیوەندی سیاسی نێوان حزب سیاسەکان خۆ دەزانین باش نییە دۆخی ئابووری سیاسی باش نییە شەقام قسەی ئەوە هەیە کە جۆش و خوێشیش زۆری نەبێ بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان و دەلائل و نیشانەش هەیە لەسەر ئەیانێ ئەمە خۆی هەمووی هەماسانی بەڕێزە زۆ خواستێکی ئەمریکی و هەروەها ئیقلیمیش هەیە لەسەر ئەنکەم هەڵبژاردن دوا بخرێ کاک شۆرج من لاانێ لەوانە هاوڕانە بم لەگەڵ بەڕێستا و ئەوەی کە دەنگۆیەک هەیە کە دوێنێ و پێرە لەسەر میدیا لەسەر سۆشیال میدیا و هەندێک لایەنی سیاسی کە بەرژەوەندیان هەیە لەوەی کە هەڵبژاردنەکان دوا بخرێت گوایە بە ناوی مەگۆرگەوە لێدوان دەدەن کە گوایە مەگۆرگ بەڕێز نیەکی لەبان بەرزانی و بە سەرۆک بەرزانی وتووە کە ئەوان لەگەڵ دواخستنی هەڵبژاردنەکانان پێرێ سەرۆک بەرزانی بە ڕاشکاوانە باسی و بابەتی کرد وتی مەگۆرگ هیچ بابەتێکی وای بە ئێمە نەوتووە و باسی هەڵبژاردنیشی نەکردووە مەگۆرگ گوتێتی ئەوە شتێکی تایبەتی ناوخۆی خۆتانە و دەبێت ئەوە بابەتیشی ناوخۆی هەرێمی کوردستان بێت دەبێت هەموو لایەنە سیاسیەکان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە بە لایەنی ئەوانەی کە شوناسی بابزانانی ئۆپۆزیسیۆنیان هەڵبژاردبوو لە ماوەی ڕابردوودا دەبێت بڕۆیان بەوە هەبێت کە لە نەتیجەدا بێ بەشدار بن لە پرۆسی هەڵبژاردنەکان ڕاستە من لەگەڵ بەڕێستام لەلایەنێکدا لەوانێ ئەجوایەک هەبێت لە دوای ئەو ساختەکاری گەورانەی کە لە هەڵبژاردنەکانی عێراقدا کرا و خەڵکی کوردستان متمانێکی وای بە پرۆسەکە نەماوە ئەرکی سەرشانی هەموو لایەکە و ئەرکی سەرشانی کەوادری حیزبیەکانە ئەرکی سەرشانی سۆشیال میدیاکانە و دەستگاکانی ڕاگەیاندن جۆرێک بە جۆرێک لە هەرچ جۆرە بێ میکانیزمێ بەکاربێنرێت کە جاریکە خەڵکی لەخواڵە خەڵک بکرێتدا پاڵنەرێک بۆ خەڵک دروست بکرێت کە بەشدار بێت لە پرۆسی هەڵبژاردنەکانە خۆ ناکرێت مەسەلەن پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەڕاستیەکەی چەقبەستوو بێت و ئێمە بگەینە ئەو ئاستە کە ئیتر جاریکە ئەم پرۆسێ بەرەوەداوە پاشەکشە بکات چونکم ئەمە ڕەبتێکی گەورەی بە پرۆسی دیموکراسیشەوە هەیە ئەگەر بێت و پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە دوا بخرێت یاخود ئاستەنگی یاسایی یاخود ئاستەنگی سیاسی بۆ بدۆزرێتەوە من پێم وایە ئەمە هەم ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە ئەخاتە ژێر پرسیارێکی زۆر ترسناکەوە هەم سەقامگیری سیاسی ئەو کاتانەی کە ئێوە هەموو ئەمانەتان کردووە بە قسەی هەندێ بێ پرۆسی سیاسیتان پەخستووە دەرگای پەرلەمانتان داخستووە تەمەنی پەرلەمانتان درێژ کردەوە هەڵبژاردنتان لە کاتی خۆی دادوانە خستووە بۆچی ئەمە زەربە و دواخستنی دیموکراسی نەبە بۆ ئێستا کە زڕوفێکی مەوزوعی هەیە هەندێ وا دەڵێن
ینی بۆچی ئەمە لێدان و زەنی خۆی ئەگەر ئێمە واقعیانە قسە بکەین بیئەی سیاسی لە هەرێمی کوردستانە بیئەیەکی بەڕاستێکی سروشتی نییە و ململانی لایەنە سیاسیەکانیش بە هەمویانەوە ململانیەکی هەر سروشتی نییە ململانەکان زیاتر عنی ململانەیە لەسەر ئاستی دوولایانی سیاسی یاخود زیاتر ململانێ و ئیملاعاتی سیاسیە من لەگەڵ ئەو نقطەیە هاوبەشم لەگەڵ بەڕێستا و تەنیا مەسلەی با بڵێن داخستنی دەرگای پەرلەمان ئەو کاریگەری نییە بەقەدەرەوەی کە سەرۆکی پەرلەمانەکە دەبێت وەکو سەرۆکێکی پەرلەمان کار و ئەدای خۆی بکات لەناو پەرلەمانە ڕاستە ئەمانە هەموو کێشە لە هەرێمی کوردستانە ئێمە ناتوانین کۆڵی لێ بکەین ناتوانین بەوە دابنین کامانە بربەزنی ناکرێت بۆوانە دابنین کامانە کێشەنین بەڵام بەڕاستی خەڵکی سیاسی ئەبێت بڕای بە مفاجعاتی سیاسی ئەبێت و خەڵکی سیاسی و حیزبی سیاسی ئەبێت هەنگاو هەڵێنێ بەرەو دواوە بەرەو پێشەوە ببوورە و نابێ هەنگاو هەڵێنێتەوە بەرەو دواوە خۆگەر ئێمە بە بەردەوامی خەریکی ئەوە بین لە ڕابردوودا چی کراوە لە ڕابردوودا کێشە هەبوو لە لایەنە سیاسەکانە بەڕاستیەکەی هیچ عملی سیاسی لە هەرێمی کوردستانە پەک دەکەوێت بۆیە ئەمە قەناعەتێکی دیدی تایبەتی منە بۆ ئەم بابەتە من پێم وایە هەر کادرێکی حیزبی هەر چاودێرێکی سیاسی هەر میدیاکارێک ئەگەر قسەی وای هەبێت لەسەر ئەوەی کە پرۆسی هەڵبژاردن داخستنی پرۆسی هەڵبژاردن یا هێنانە بەردەمی ئاستەنگ لە بەردەم پرۆسی هەڵبژاردنە ئەمە وەکو ماب یا وەکو پرۆسیەکی سیاسی یاکو دەستکەوتێکی سیاسی بە خەڵکی کوردستان بفرۆشێتەوە من پێم وایە ئەمە عینی دوورە لە هەموو مۆڕامەتی سیاسیەوە زۆر باشە کاگە ئازاد کاتێک کاگە قوبات تاالبانی قسە لەسەر ئەوارەکە کە هەموو حزبەکان لەگەڵ ئەوەدان هەڵبژاردن دوا بخرێ بەڵام ناوێرن یان ئەمە بڵێن بەڕای بەڕێزت یعنی چی وا لە حزبە کوردستانیەکان دەکا کە بابەتە باشکرانی باز نەکەن بە تایبەتی هەمویان بەبێ جیاوازی ئیدعایەوە دەکەن کە هەوڵ دەدەن مامەڵەیەشی بەرپرسیارانە بکەن لەگەڵ دۆخەکە ئەمن پێم وتی کوشندەترین دەرد لە وڵاتی ئێمە مزایدەیە و نەبوونی متمانەیە بە یەکتری و خستنە پێشەوەی بەرژەوەندی حیزبایەتی تەسک بە پێش بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی لە وڵاتی ئێمە بەداخەوە ئەمە هەیە ئەمە لە هەموو حیزبەکان و بە ئاشکرا دیارە بۆیە کاقوبات کە ئەم دەڵێ هەموو حیزبەکان لەگەڵ ئەوەن کە دوا بخرێ بەڵام کەس ڕای ناگەینێ بۆ ئەوەی تووشی مزایدەی بەسەردانەکرێ ئەم قسەی زۆر ڕاستە هەموو حیزبەکان ئەم بارودۆخە باش دەزانن ئەم بارودۆخەیەکەوە باسمان کرد و تازە جەنابیشت و میوانەکەشت و منیش پێشتر باسم کرد ئەم بارودۆخە حقیقەتە کەس ناتوانین کۆڵی لێ بکە حقیقەتە و هەیە بەڵام هیچ لایەنێک باز ناکە بڵێ نە پارتی باسێکا و نەیەکێتی باسی دەکا و نە لایەنەکانی تریش و بەڵام بڕای من ئەوەی کە ئێستاکە کێشەی نەبی لەگە هەڵبژاردن و بارودۆخەکە باش بێ بۆی پارتی و یەکێتیە بارودۆخەکەیان باشە و هەڵبژاردن بۆ ئەم دوو حیزبە پێم وایە هیچ کێشە نابێ ئەوەی کەوە لەگەڵ هەڵبژاردن نەبێ و بەڵام دەری ناخاویان دەیەوێ بە جۆرێکی تر ئەم بابەتە بخاتە ڕوو ئەو چەند لایەنەی کە بەخۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن یان کە ئێستاکە لەگەڵ لە دەرەوەی حکومەتن بەم شێوەیە ئەگەرنا ئەم بارودۆخەی لە کوردستاندا هەیە بارودۆخێکە هەموومان درک بەڕاستێکە دەکەین بەڵام کێشەکە لەوەیە کە تۆ ناوێری ئەم باز بکەی حیزبەکان بە ڕسمی باسی ناکەن ئێخۆ ئەوەی کاقوبات باسی کردیا کە باسی کردە ڕاستیەکە لەسەر ئاستی هەموو بەڵام خۆ ئەو نەچووە وەسیقەی مەکتەبی سیاسی یەکێتی بداتە کۆمیسیۆن یان بینێرێ بۆ مەکتەبی سیاسی حیزبەکانی تر بڵێ ئێمە وەک یەکێتی داوای دواخستن دەکەین یەکێتی هیچ گرفتی نییە ئێستاکە لە هەڵبژاردن بەو پێیەکەوە دوێنێ کۆبوونەوەی بەڵام کاگازات دەگوترێ ئەوەی کاقوبات تاالبانی کردی لە ڕاستیدا کاگازات دەگوترێ ئەوەی کاقوبات تاالبانی کردی لە ڕاستیدا ویستی لاسای ئەوە بکاتەوە کە پێشتر براکەی لە پێش ڕاپرسیەکە کردی کاگە پاڤێڵ کاتێک وەسیقەیەش وەکو ڕێکەوتنامە یا وەکو بیاننامەیەشی هاوبەشی یەکێتی و پارتی بڵاو کردەوە لە فەیسبووکەکەی خۆی لەبارەی ڕێفراندۆمەوە بەڕێز لەو بارەوە دەڵێ چی ویستی زمینە سازیەک بکە بۆ گۆڕینی دۆخەکە بەو شێوەی کە خۆیان دەیانەوێت یەکێتی دەیەوێ ئەگەر ضرورەتی ئەنجامدانی ڕێفراندۆم ئەوەندە زەرور بوو بێ
و بڕیاری نێتەوە و نیشتیمانەکەمان بوو بێ بڕیاری دەستگا شەرعیەکانی کوردستان بوو بێ بڕیاری لایەنە سیاسیەکان بوو بێ ئەوە بە مزەکەرەیەکی بەڕێز کاک پاڤێڵ ئەم پرۆسەیە ئاوەژوو ناکرێتەوە ئەوە یەک دوو هیچ پەیوەندی بە مەسەلەوە نییە مەسەلەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەمە مەسەلەیەکی دیموکراسی و ئازادانەیە پێویستە لە هەموو وڵاتێکدا مەسەلەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێ بەڵام ئێمە لە 92 یەکەم هەڵبژاردن لە کوردستاندا کراوە ئێستا 20 ساڵەیە ئەوە خولی پێنجەم هەڵبژاردن دەکەین بۆیە مەسەلەی هەڵبژاردن لە کوردستاندا وەکو خۆی وەکو پێویست و بە ڕێگای یاسایی و بە پێویست ئیستحقاقی دەنجی خەڵکەوە بەڕێوە نەچووە چونکە من وەکو هاوڵاتیەک ئەگەر دەنگ بە جەنابەت بدەم بچێ پەرلەمان ئەیتر بۆ 4 ساڵ دەنگم بە تۆ داوە خۆ زیاتر نا ئەم بارودۆخەی لە کوردستاندا هاتووە ئەمە واقعەکە و حەقیقەتەکەیتی اینجا خۆ ئەگەر لایەنێک زۆر باس لەوە دەکا پێداگری لەسەر پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن و دەستا و دەستی دەسەڵات ئێخۆ بینیمان چل بە پەرلەمان کرا ئێخۆ بینیمان 2 ساڵ چ ئەچێک بە پەرلەمان کرا کە لە دنیا لە تاریخ شتیوان نەبووە ئێخۆ بینیمان چ سوکایەتێک بە ئەندام پەرلەمان کرا لەناو پەرلەمانی کوردستان لە هەولێر چی پێکرا ئەمانە لە بزایەتە زیاتر هیچ شتێکیکە ناگرتەوە مەسەلەی هەڵبژاردن بەڵێ ئیستحقاقی خەڵک پێویستە لە 4 ساڵ زیاتر قبوڵی نەکا و لە 4 ساڵیش زیاتر ئەندامە پەرلەمانەکان بە نوێنەری خۆیان نەزانن بەڵام ئەمە بارودۆخی کوردستانە ئێستا حکومەتەکە زۆر لە نیوەی زیاتر بە وەکالەت بەڕێوە دەچێ حکومەتەکە ئێستا لە ڕووی پەرلەمانیەوە کە پەرلەمان درێژ کراوەتەوە ئێستاکەش باز لەوە دەکە مەسەلەی انتخاب ئەگەر نەکرێت دووبارە درێژکردنەوە لەبەرەوەی شەرعیەتی شعبی و جەماوەری بەڕاستی لەدەست داوە ڕاستە لە ڕووی قانونی و پەرلەمانیشی خۆیەکە بەڵام لە ڕووی متمانەی خەڵکەوە خەڵک بۆ 4 ساڵ دەنجی بۆ پەرلەمانە داوە و حکومەتەکەش زادەی ئەم پەرلەمانەیە هەڵبژاردننی ئەم پەرلەمانەیە و حکومەتەکەش کە جێگەری سەرۆکی حکومەتەکە هەواڵی ئێمەیە بەڵام من دەڵێم یعنی ئەم حکومەتە پێویستی بەوە هەیە دووبارە خەڵک سقەی پێ بداتەوە لە ڕێگای پەرلەمانەوە مەسەلەی هەڵبژاردنەکان پەیوەندی بە مەسەلەی مەوزوعی ناوخۆی کوردستان و دەوروبەرەکەشەوە هەیە مەسەلەی ڕیفراندۆمیش بە هەمان شێوە بوو خۆ ڕیفراندۆم مافێکی شەرعی خەڵکی کوردستانە بڕیار لە چارەنووسی خۆی بدا بەڵام چونکە بارودۆخەکە لەبار نەبوو دیتمان چی لێ بەسەر هات ئەو مەسەلەی برید مەرکۆرگ یان مەسەلەی ئێران کە باز لەوە دەکرێت ئێران و ئەمریکا ڕازی نین بەوە بە بڕوای من تا ئێستاکە و حکومەتیش ئەوەی ڕاگەیاند جەنابی سەرۆکی حکومەتیش ڕەوەی ڕاگەیاند و کۆمیسیۆنیش ئەوەیان ڕاگەیاند و حیزب لایەنەکانیش هەتا ئێستاکە هیچ داواکاریێکی ڕسمی نە لەلایەن ئەمریکاوە و نە لەلایەن ئێرانەوە ڕاستەی دەستگا شەرعیەکانی کوردستان و ڕاستەی حیزب لایەنەکان نەکراوە بۆ دواخستن ڕەنگە ئەوانی شەمان ئەم بارودۆخەی کوردستانیان خوێندێتەوە ڕەنگە لە ئێستادا بۆ عێراق و بۆ کوردستان ئەولویەتی تر هەبێ زۆر باشن بەڵام ئەوەیان صرف مەسەلەی داخلیە ناوخۆی کوردستانە زۆر باشی بە خۆمانەوە هەیە ئێمە پرۆسەی هەڵبژاردن چۆن ئەنجام دەین و پێویستیش ئەنجام بدرێ من زۆر باشە پێویستە پرۆسەی ئەنجام بدرێ لەوە تاخیرتر نەکرێ و زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕاست بۆ تێگەیشتن لە هەندێک مووقیفی ئیکلیمی و نێودەوڵەتی پێویستیمان بە چوزانم داوای ڕسمی هەیە ئێمە نابێ هەندێک مەسج هەیە لی تێبگەین یعنی من بە بەشێک لە ئەو تویتت بۆ بخوێنەوە کە مەکۆڕە بڵاوی کردوێتەوە لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەو دەڵێت 2000 وادەی هەڵبژاردن پەیوەستە بە سەرکردەکانی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەیەوە کە بارودۆخی هەرێمەکە و عێراق لە بەرچاو بکرێن یعنی ئەم دیێڕێی ئاخری ئەوەی لێ ناخوێنرێتەوە کە خەڵکی هەرێمی کوردستان سەرکردەکانی حیزبەکانی پەرلەمانەکەی بزان لە دەوروبەرەکان چی دەگوزارێت لە عێراق لە هەرێم و ئەمە لە بەرچاو بگرن ئەگەر دەیانەوێت هەڵبژاردن لە بەڕێوەبەرن بۆی کاک شۆڕەژانی با بڵێن مەگۆر گەرچێشی وت بێت ینی هەرچێ لێدوانیشی هەبێت ینی ڕاستە تۆ بێت لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاسی ئیقلیمی چ لەسەر ئاسی نێودەوڵەتی تۆ کۆمەڵی خوێنەوەی سیاسیت هەبێت بۆەوەی دۆخەکەت بە دۆخێکی ئاساییدا تێپەڕێ بەڵام ئەمانە ناچنە چوارچێوەیەشی با بڵێن کاری دیبلۆماسیەوە چکم تۆ گەر تۆ بڕیاری ئەوەدا کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە دوا بخەیت ئەبێ بەدیلی ئەوە دەبێت یعنی بێت تۆ ئەلتەرناتیڤێکی کەت هەبێت لە بەدیلەوەی کە پرۆسی هەڵبژاردنەکان دواخی من بەڕاستی لەوە تێگەم و هەندێکیش لە چاودێرانی سیاسی لانەیە پێشمینیش باسی ئەمەیان کردبێت هەندێک لایەنی سیاسی ئێستا لە بەردەم ئیحراجێکی سیاسی گەورەدان و ئیحراجێکی سیاسی گەورەدان مەسەلەی مەسەلەن کاریگەری مەسەلەن خیانەتی 16 ئۆکتۆبەر
کاریگەری کردوتە سەر لایەنێکی سیاسی و مەسلەی ساختەکاری و تەزویر کاریگەری کردوتە سەر کاریگەریەکی سلبی کردوتە سەر لایەنە سیاسیەکان و لەوانەیە لە داهاتوویکی نزیکدا ئەگە بەیانمەتی بێ لە 12 ئایار پێچەوانەی ئەوەمان بینی دەنگەکانی ئەم هێزە زیادی کرد بەنمون لە کەرکووک ئێوە لەوانێت تۆمەتباریکن بەوەی کە کەرکووشی فرۆشتووە ئەزانی کاک شۆڕ 6 کورسی ئەوەی بەزانی من لە سەرەتا دامەژەم بە بابەتێ کرد بەداخەوە تاوان ئەم بابەتە شمولی هەموو لایەنە سیاسیەکانەگات پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە پرۆسەیەکی نەزیه نییە ئەمە حقیقەتە دەبێت دام بەم حقیقەتەدا بنین و تا ئێستا 4 خولی پەرلەمان کراوە 4 هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کراوە ئەوە مێژووی ئەم هەڵبژاردنانە و دەرەنجامی ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنانە ئەنجامێکی بەڕاستیەکەی لە 100% نزیه نەبووە ئەبێ ئەمە دام بەم واقعەدا بنین ڕاستە واقعەیەکی تاڵە و کاریگەریش احتیمالێ لە هەندێک قۆناغی سیاسیدا کاریگەریشی کردبێتە سەر با بڵین دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە و هەندێک جاریش کاریگەری کردبێتە سەر سومعەی هەرێمی کوردستان ئەمە واقعە دەبێ ئەم واقعە چارەسەر کرێ ئێمە ئێستا قۆناغێکی نوێمان لە بەردەمدا ئەم قۆناغە نوێیە کاریگەری باڵین مەسلەی سیاسەتی نێودەوڵەتیشی لەگەڵدایە مەسلەی ئێرانی لەگەڵدایە و مەسلەی حکومەتی عێراقیشی ئێستا لەگەڵدایە دیارە ئەنجامەکانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نیشتیمانی عێراقیش بە شێوەیەکی ڕسمیە تا ئێستا ڕانەگەێنراوە واتە کۆی گشتی ئەم هەموو هاوکێشە سیاسیانە گەر لێک بدەینەوە بۆ ئێمە لە ئێستادا هەلێگەیە کە پرۆسی هەڵبژاردن بە ئەنجام بگەینی لە سینۆدا و من بە قەناعەتی خۆم یعنی ئەمە قەناعەتی تایبەتی منە هەر هەنگاوێک و هەر هەوڵێک بۆ دواخستنی ئەم پرۆسەیە من پێم وایە هەر حیزبێکی سیاسی بیکات دوورە لە هەموو وڵاتێکی سیاسی و دوورە لە هەموو وڵاتێکی نیشتیمانیەوە تۆ گەر وەکو حیزبی سیاسی بەرنامەی تۆکمەی خۆتت هەبێت و بەرنامەی سیاسی ئامادەکرایی خۆتت هەبێت بۆ پرۆسەی هەڵبژاردن چی لەوە جوانترە لە دنیادا تۆ بێتە ناو عملیەکی هەڵبژاردنەوە پێشبڕکێ و ململانەی سیاسی بکەی لەگەڵ لایەنە سیاسیەکانە هەر چەندێک بەرنامێژی تۆکمەت هەبێت بۆ هەڵبژاردن بەڵام پرۆسەکە وەکو خۆتدان پێدانا پرۆسەیەکی نەزیه نەبوو و ناژبێ ینی هەز ناکەی مشکالی گەورە بۆ ئەو هێزانە دوورزەکان ئەمە ئەشکالە بەڵام تۆ دەبێت سەیری بەدیل بکەیت ینی تۆ ئێستا بەدیلێک لە بەردەمایە بەدیلەکە بریتە لە هەڵبژاردن ئەگەر ئەم هەڵبژاردنە گریمانیەک دامنی ئەم هەڵبژاردنە جێبەجێ نەکرا ئەم هەڵبژاردنە دواخرا کە من حەزەکەم شتێک باسکەم لەم چەند ڕۆژەی ڕابردوودا برای خۆشەویستم کاکسیوان ڕەشید کە هەڵسوڕایەکی بزنەوەی گۆڕانە لە سایتی ئاوێنە وتارێکی زۆر جوانی لەسەر بابەتە نووسێ دەڵێ لە زۆربەی زۆری وڵاتەکانە یاخود هەڵبژاردن لە کاتی خۆیان دەکرێت یا پێش دەخرێ دوا ناخرێ هەڵبژاردن ئانی بەڕاستیەکەی هەڵبژاردن یعنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ناخاتە ژێر احراجێکی سیاسی گەورەوە تۆ ناکرێت هەموو پرۆسیشی ناکرێت تۆ دەستگای شەرعی لە هەرێمی کوردستانە 2 ساڵ درێژ بکەیت و ئەمانە هەمووی خەلەلن لە هەرێمی کوردستانە دەبێت ئەم خەلەلانە هەم یاساییەن تۆ چارەسەری بۆ بدۆزیتەوە بە دیلی یاسایی بۆ بدۆزیتەوە هەم لە تەنیژەوەدا چارەسەرێکی سیاسی بۆ بدۆزیتەوە ئێمە ئەگەر هەموو ئەم پرۆسی هەڵبژاردنانە کە دەکرێت بە بیانووی هەر لایەنێکی سیاسیەوە بێت لایەنێکی سیاسی احتیمالێ لە قۆناغێکی سیاسیە ناوماڵی خۆی یەک نەبێت کێشەی سیاسی خۆی هەبێت کێشەی ناخۆی خۆی هەبێت دەنگدەری بەرەو بابڕین نزمبوونەوە ئاستی نزمبوونەوە بڕوا هەز بۆ بکات بابڕین دەنگدەرەکانی لە دەستداوە لایەنێکی تری سیاسی بردوێتی بەڕاستی ئەمە نابێت ئەنی تۆ پرۆسی هەڵبژاردن بکەیت بە قوربانیەوەی کە لایەنێکی سیاسی معەیەن دەنگەکانی دابەزێ یاخود لێرە و لەوێ هێمایەک یا دەستەواژەیەک یاخود تومەتێک بۆ لایەنێکی سیاسی ئەڵەن بەشدار بۆ لە پرۆسی هەڵبژاردنەکانە هەر لایەنێکی سیاسی لا على التعین منم ئەم بابەتە باسەکەم بۆیە ینی دەبێت هەموو لایەنە سیاسیەکان ئێستا لە هەرێمی کوردستانە بەڕاستی و قۆناغانیان تێپەڕانە بێت ئێمە باواقعیان قسە بکەین لە هەرێمی کوردستانە خەڵکی کوردستان دوو تەجربەی هەیە تەجروبەیەکیان بریتیە لە تەجروبەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە دەسەڵاتدا بوون تەجروبەی دووەمیان بریتیە لە حزابە ئۆپۆزیسیۆنەکان کە لە هەرێمی کوردستان بوون واتە خەڵکی کوردستان ئێستا ڕوئیایەکی هەیە یعنی با بڵێن تەجربەیەکی هەیە ئەزمموونێکی هەیە لە دەنگدانە من ئەڵێم بۆ ئەم هەڵبژاردنە گرنگە هەم ئەو لایەنانەی کە پیانەوە تێ لایەنی دەسەڵات کە بریتین لە پارتی و یەکێتی و بەشێکیش لە کۆمەڵ کە لە ناو حکومەتا بوون لەگەڵ ئەو لایەنانەی کە بەخۆیان ئەڵێ ئێمە معارەزە بووین بام جارە میکانیزمی نیۆ دەست با بڵین بەرنامی سیاسی نۆ بخەنە بەردەم خەڵک دەبێت خەڵکی ئێمە بەڕاستیەکەی شتێکێتی پەڕێنێ کاک شۆڕش ئێمە نابێت تەنیا ئەگەر بۆ نمونە من
ئەندامێکی پارتی بم کاگازات ئەندامێکی یەکێتی بێ کەسی کاگازات دەنگ بە یەکێتی با لەبەروی کاگازات یەکێتی بێ کەسی من دەنگ نابێ بێ ئێمە لەسەر ئەساسی بەرنامەی سیاسی کار بکەین ینی بەرنامەی سیاسی خەڵکی کوردستان بێ بەرنامەی سیاسی ئەم حزابانە بخوێنێتەوە ڕاستە لەوانەیە لەم قۆناغەدا پارتی دەنگەکانی بەرەو هەڵکشاندن بڕوایە یەکێتی دەنگەکانی بەرەو هەڵبژاردن بۆیە لایەنێکی سیاسی تر لەوانەیە لە قۆناغێکا بێتە خوارەوە بۆیە ئەبێت ئێمە قۆناغی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە و پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەڕاستیەکەی دوور بخەینەوە لە ئیملاعاتی سیاسی دوور بخەینەوە لە کۆمەڵێک موهاتەراتی سیاسی دوور بخەینەوە لە کۆمەڵێک وەکۆی برای بەڕێزم ئاماژەی پێدا مزایداتی سیاسی هەرچەنە خۆ ئەگەر من سیرم لێ ئەگەر مەسەن لایەنێکی سیاسی بڵێ کاکە با هەڵبژاردن بکەیت تۆ پێ بڵێ مزایدی سیاسی ئەمە مزایدی سیاسی نییە برانی مزایدی سیاسی لەکوێیە موقیفی ڕسمی حیزبی سیاسی ئێستا میوانە بەڕێزەکەتان وتی موقیفی سیاسی کە تیشمانی کوردستان دەڵێ با هەڵبژاردن بکرێت من پێم وان نییە ئەمە مزایدی سیاسی یا هی پارتی بڕوان ناکەمە مزایدی سیاسی مزایدی سیاسی ئەوەیە تۆ شەرمنانە لەسەر شاشەکان بڵێ من لەگەڵ هەڵبژاردنام لەم لاشەوە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆیان باڕین غێر و باشێر لێرە و لەوێ هەندێک قسە هەندێک مفرەدات بەڵێ بێگومان هەیە چۆن نییە یعنی ئەوە وازەحە لە هەرێمی کوردستانە ئێستا هەندێک لەلایەنی سیاسی دەڵێمە لەگەڵ هەڵبژاردنین بەڵام لە تەنیژ ئەمەدا کۆمەڵێت دەستەواژە و مفرەدات فڕێ دەیرێت کە دەبێت پرۆسی هەڵبژاردن دوامخرێ من ئەوەی کە ئاگادار بم یعنی ئەوەی کە ئەزمونم هەبێت و زانیاریم هەبێت لەسەر ئەم بابەتە بەڕاستی پارتی دوورە لە مەوزوعەوە پارتی بە ئاشکرا و بە لەسەر ینی زاری سەرۆک بەرزانی کە سەرۆکی حیزبەکەیە دەڵێت ئێمە لەگەڵ پرۆسەی هەڵبژاردنین لە هەرێمی کوردستانە لە سینوێ و بڕیارمان داوە کە بەشدار بین تە پێم وایە لەمە ڕاشکاوانەتر ناکرێت ینی تۆ ناکرێمە ئەمە نای لێبنی مزادی سیاسی ناکرێمە لێ هەرچ نایشەکەی بۆ بدۆزیتەوە زۆر کاک ئازاد حزبێک یا کۆمەڵی حزب کە مووقیفیان ڕوونە ئاشکرایە دیارە لە بەرامبەر پرسیشی دیاری کراوە ینی بۆ ئەمە بە مزایدەی سیاسی ناوبەرین بۆ ئەمە بە مزایدە تەفسیری بکەین و لێشی بدەینەوە ینی بۆ ئەمە بە هەڵوێستێکی نەگۆڕ و چەسپا و ڕۆیایشی دیار بۆ کۆمەڵانی خەڵکو و بۆ شەقامیانی وێناینەکەیت کاک شۆڕش من حەزەکەمەوە بۆ کاک زانا ڕاست بکەمەوە یەکێتی پەیوانیە پارتی مزایدە دەکات بەوەی کە پارتی دەری هەڵبژاردن بکرێ چونکە خۆ یەکێتی شەمان ئەو داواکاری هەیە دەرێ با بکرێ خۆ هیچیان نیانگوتووە با دوا بخرێ ئێمە کە دەڵێن مزایداتی سیاسی بەم پرۆسەیەوە دەکرێت ئەگەر لایەنێک ئێستا بێ ئەم دۆخەی کوردستان وەک خۆی بخوێتەوە و داوا بکات لەبەر ئەم هۆکارانە داوا بکات دوا بخرێ ئیتر بە مزایدەی سیاسی ئەم لایەنە وەکو بڵێ یان وای لێ دەکەن وای وێنا دەکەن کە ئەو لایەنە سیاسیە بەرژەوەندی باڵا لەبەر بەرژەوەندی باڵا نییە ئەم تەرحی کردووە بە پێچەوانەوە لەبەر ترسی دەنگدەرانیتی بۆیە هیچ لایەنێک نایە داوای دواخستنی هەڵبژاردن بکە من نەمگوتووە پارتی مزایدە دەکات کە داوای هەڵبژاردن دەکات ڕاستەکە خۆزگە پارتی دیموکراتی کوردستان لە هەموو بوارەکانی تریش ئەوەندە باوەڕی بە دیموکراسیەت هەبایە کە داوای هەڵبژاردن دەکات لە بوارەکانی تریشە بواە خۆزگە پارتی دیموکراتی کوردستان ئەوەندەی ڕێز لە پەرلەمان بگرتایە لە خولەکەی دیبینیمان کە تا ئێستاش کە داوای هەڵبژاردننی پەرلەمان دەکات لە کاتی خۆیدا و پرۆسەیەکی دیموکراسیە وایە بۆ ئەوەی منیش و چوار کەس کەس باوەڕی بۆ مەسەلە بکردبایە ئینجا حەزەکەم هەندێشت بۆ کاک زانا لەسەر تعلیقمێ لە سەقسەکانی ئەو باس لەوە دەکا واوێ نایکرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا لەگەڵ هەڵبژاردن نییە بە دەلیلی ئەوەی خاوەنی خیانەتی 16 ئۆکتۆبەرە من پێم سەیرە لایەنێک باسی خیانەت لە یەکێتی بکە کە خۆی خاوەنی سیڤێکی ئابێ گەورەترین خیانەت لە مێژوونێتەوە ئەوە یەک دوو پێم سەیرە باسی تەزویر دەکات بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەزویر دەجزیات کردووە لە کاتێکدا من وەسیقە بۆ ئەو برا بەڕێزە دەینم لە هەڵبژاردننی 1992 111 لە دوهۆک لە بادینان دەنج داوە ئەگەر ئەمە تەزویر نەبێت چێ تەزویرە لە کاتێکدا بە درێژایی مێژوو لە کوردستان هەر هەموو کەس زانیتی حزبی تەزویر چی لە ئینتخاباتدا چێ و سەدان نوکتە لەسەر مەسەلەی هاتووە ئێمە ئێستا پێویستمان بۆ بابەتە نییە بچینە ناو بابەتەوە ئەو شەڕ ئەوە بکەین لەگەڵ لایەنەکان بە پێچەوانەوە ئێمە ئێستا داوای یەکڕێزی وێگەوە دەکەین ئەمڕۆ پرۆژەی هاوبەشی ئێمە و پارتی دەرچووە لە پێناوی بەرژەوەندی باڵاینێتەوە کەمان کاک ئازاد دەگوترێت جیاوازی نێوان ئێوە و پارتی دیموکراتی کوردستان لە یەکشتدایە کاک ئازاد با من پرسیارێک لەبەرز بکەم پارتی دیموکراتی کوردستان ئەوەی لە سیاست و لە هەڵوێز باوەڕی پێیەتی ڕاشکاوانە دەیڵێ منجە منجی تێ ناکا بەڵام ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان
هەڵوێستی ڕاستەقینەتان شتێکە و ئەوەی لە ئیعلامدا دەیڵێن شتێکە و ئەوەی لە کۆبوونەوەکاندا دەیڵێن شتێکی ترە بەڕێزم. کاک شۆڕش لە چێ داوامان کردووە؟ کاک شۆڕش پێم بڵێ پێم دوو وەڵامم دەوە. کاک ئازاد لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە هەفتەی ڕابردوو دەگوترێت بەڕەسمی مەکتەبی سیاسی یەکێتی داوای لە پارتی کردووە کە بابەتی هەڵبژاردن دوا بخرێ بەڕێزم، یعنی ئەمە هەڵبژاردنەکان لە هەواڵەکان بڵاو بووە. کاک شۆڕش وانە کاک شۆڕژ وانە وتەبێژە ڕسمی یەکێتی عزوب وە لەناو کۆبنەوەکە ئەوە ڕایگەیان دەڵێ ئێمە نەداوامان کردو نەداواش دەکەین زائیدەن کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لەلایەنی برادرانی پارتیەوە بە سەرۆکایەتی بەڕێز کاک نێچیروان بارزانی بووە. کاک نێچیروان بارزانی دوێنێ بە ڕاشکاوی گوتی هیچ حیزبێک و لایەنێکی سیاسی داوای دواخستنی نەکردووە. ئیتر ئەوەی دەگوترێ قابلە لە کاک نێچیر و کاک سعدی زیاتر ئاگادار بن کە ئەم دوو بەڕێزە هەردووچیان ڕایانگەیان. ئیتر ئەوەی کە لە دەرەوەی ئەو کۆبوونەوە قسە دەکا ئەوەیە مزایەدات، ئەو لایەنانە مزایەدە دەکەن کەەوە ئامادە نین بۆ هەڵبژاردن نەک یەکێتی و پارتی. من دەڵێم یەکێتی و پارتی لە ئێستادا ئامادەن بۆ هەڵبژاردن و لە قازانجیشیان لە هەڵبژاردن بکرێ ئەوانەی کەەوە لە پرۆسەیە دەرکەوت دەگەکانیان چۆنا و ئەوانن ئێستاکە ئەوانەی کەوا ئەو لایەنانەی کەوا نەیانتوانی کۆدەنجێک لە نێوان خۆیان دروست بکەن نەیانتوانی لەسەر بەرنامەیە کۆبنەوە ئەو لایەنانن کە ئێستاکە قسە فڕێدەدەن بەرنامەی ئەوە وەکو جەناب لەسەری دەکەن لە کەناڵەکانی تریشەوە ئەم قسانە فڕێدەدەن بۆ ئەوەی ئەم هەڵبژاردن نەکرێت چونکە ئامادەسازیان تێدانە بەڵام بە تاکید دەیانەوێت بیخەنە سەر ئەستۆی لایەنێکی تر بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامانج بگرن لەبەرچی لەبەرەوەی ئەو چوار لایەنە یان ئەو لایەنانەی کەوا ئێستا دەڵێن معارەزە لە سنووری لە زۆنی سەوز دەنجە زوڵاڵترا لەوێدا ئەوان چالاکی و کار و چالاکیەکانە لەوێدا زیاتر لەوێدا جە زوڵاڵە و یەکێتی ئیتیهام دەکەن لە حاڵەتێکی تریش هەیە کادیران و ئەندامانی یەکێتی ڕاشکاوانەتر قسە دەکەن سانسۆریان لەسەر نییە من کادیری یەکێتیم لە هەموو دەستگایەک و لە هەموو شوێنێک ئازادانە قسە دەکەم بەڵام ڕێی ڕسمی حیزبەکەم نەداوای دواخستنی هەڵبژاردننی کردووە نە ناو حیزبەکە خودی حیزبەکە داوای کردووە نە لەگەر پارتی داوای کردووە نە لەگەڵ کۆمیسیۆن داوای کردووە نە هیچ وسیقەشە ڕسمی شەیە نە هیچ تەسریحێکی ڕسمی شەیە. زۆر چاک کاگازاد دەگوترێت بۆ نمونە کاقوبات کە قسەیەک دەکات دێن کاگازاد دەگوترێت ڕاستە ڕەنگە پارتی دیموکراتی کوردستان بە فعلی ئامادە بێ بۆ هەڵبژاردننی ئەیلولی داهاتوو بەڵام دەگوتری یەکێتی بە هیچ شێوەیەک ئامادە نییە بۆ اعتیبارێک کە چاوەڕوان ناکرێت ئەو دەنگەی لە 12 ناویەتی لە سینۆ بێنێتەوە هۆکار چییە ئەمە ئامادە نەبین کاک شۆڕش بۆچی هۆکار چییە ئێمە ئامادە نەبین زۆر چاکە هۆکارانە چین ئێمە ئەو دەنگانە نهێن زۆر چاکە خۆت ئاگاداری کە قسە هەیە لەسەر ئەوەی کە بە چ شێوازێک یەکێتی دەنجی هێناوە لە 12 و هەروەها پارتیژەم ئیشکالی لەسەر هەیە دەگوترێت ئێستا ڕەنگە جەوەکە زۆر لەبار نەبێ بۆ ئەوی بەم شێوازەیە ینی ئەمە قسەی شێوازێک دەنجی هێناوە کاشەڵجەوە ئیتیهامە تۆ دەیکەی ئەوە ئیتیهامە تۆ دەرحەق بە یەکێتی دەیکەی کاگازاد من ئەمە نەقلی قسەیە وەکو پرسیار دەیکەم هەڵبژاردنەکان کاگازاد ئەمە نەقلی کۆمەڵێ لێدوان و قسە و ئیشکالی حزبەکانە کە خۆ دەزانی لە ئیعلام و لە بەیاننامەی ڕسمیدا هەیەە وەکو پرسیار دەکەم لەو بەرنامەیە ئەگەر مەجالم نادێ قسەکان بکە من ڕازی نیم تۆ حیزبەکەی من ئیتیهام کەی و مەجالیش نەدێ قسە بکەم ڕازی نابم فەرموو لە خزمەتانی قسە بکە دیسان پێت دەڵێم پێم سەیرە تۆ باسی ئەوە دەکەی تۆ و میوانەکەت باز لە تەزویر دەکەن تەزویری یەکێتی هەڵبژاردننی ئەنجام نەداوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق پرۆسەکەی ئەنجام داوە دواتر تانەی لێدراوە ئەو تانەیە پەرلەمان یاسای بۆ دەرکردووە هاتوون حاکم دانراینە بە دەستی ئەژمار کرایتەوە پرۆسەکە وەکو خۆی ئەوەی کە هەیە کۆمیسیۆن ڕای دەگەینی کۆمیسیۆن بریتیا لەو هەموو حاکمەی کە بەپێی لە پەرلەمان بە یاسا دانرایە یەکێتی ئەگەر نوێنەرێکی شێبی وەکو هەر لایەنێکی تر نوێنەری هەبووە لەبەرەوە پرۆسەی یەکێتی ئەنجامی نەداوە تا یەکێتی تەزویری کرد بێ ئەگەر باس لەوە دەکەن بۆچی یەکێتی لە کەرکووک 6 کورسی هێنایە یەکێتی دەگەکانی سابتە جارێتری 6 کورسی هێناوە ئێستاش دەنی و 10 جاریکەش ئینتخاب بکرێ هەر ئەوەندەی دەینی بەڵام من دەپرسم بۆچی جەنابیشت و حیزبەکەشت و دەستگاکانی تریش و 4 حیزبە معارەزەکەش بۆچی جورئەتی ئەوە ناکەن بۆ جورئەتی ئەوە ناکەن بێن لە هەولێر و لە دوهۆک بڵێن پارتی دیموکراتی کوردستان تۆ
کە بادینان و شنگالت بەب دەردەبرد خێرە ئێستا 6 کورسی لە بادینان دەینی بۆ نایەنەوە پرسیارە بکەن ئێوە و 4 حیزب و 6 حیزب تەنها لە زۆنی سەوز دەنگتان زوڵاڵە پێتان سەیرە کورد لە کەرکووک پێتان ناخۆشە وە کارتان بۆ کرد دەستا خستە ناو دەستی عەرەبە شۆڤینیەکان و تورکمانە ڕەگز پەرستە ئەردۆغانیەکان لە پێناوی هەڵوەشانەوەی دەنجی کورد لە کەرکووک ئەمە بە قانون کرا بە یاسا کرا حاکم هاتن پەرلەمانی عێراق بڕیار لێدا هات دەنگەکان وە خۆی دەرچۆیان کۆمیسیۆن ڕایدەگەنی نازانم پێم سەیرە لایەنێک هەبن دش بە دەنجی کورد بن لە کەرکووک باس لەوە بکەن لەبەرەوەی لە کەرکووک ئەمەی بەسەر کەرکووک و ناوتە جێناکۆکان دەهات ئەوەی بەسەر کەرکووک و ناوتە جێناکۆ داهات هەموو خەڵکی کوردستان دەزانێت دەرەنجامی ڕفراندۆمێکی شکست خواردوو بووە دەرەنجامێک بۆ ڕفراندۆمێک کە کات و ساتی نەبوو دەرەنجامی ئەمە بوو کە حسابێکی هیچمان بۆ کەس نەکرد دەرەنجامی ئەوە بوو کە تەحەدای ئێران و هەموو کۆمەلگای نێودەوڵەتیمان کرد هەموو ئەوە بوو دەرەنجامی ئەوەی کە ڕفراندۆم بەم دەردەگەیشت و هەر لە خانەقینەوە هەتا ڕەبیعە و شەنگال داگیر کراوە ناوچە جێناکۆکان دەستی بەسەر داگیراوە بۆچی باشە ئەوە کەرکووک خیانەتی کرد کەرکووچیەوە کرد ئەی پێم ناڵێن ڕۆژئاوای کەرکووک و هاڤادە و بای حەسەن هەر هەتا مەخمور و هەتا وەکو دەشتی نەیناوە و ڕەبیعە و شەنگال ئەی خێرە ئەوانە بۆ دەستی بەسەر داگیراوە زۆر باشە کاگازات تێما بێ کاتێکی زۆر باشم دایە کاگازات ڕێکەوتن هەیە ئیمزا زۆر باشە ئەو ناوچانە دەبی هەموو تۆ اینجا دەرفەت بدەوە بە ئێمە بابچینەوە لای میوانەکەی سلێمانیمان زۆر باشە کاگازات زۆر باشە تۆ خاوەنی زۆرترین شەهیدە لە شەڕی داعش زۆرترین شەهیدە لە شەڕی داعش چۆن خەڵک متمانە بە یەکێتی ناکە زۆر باشە کاتی زۆر باشم پێدای کاگازات خەڵک متمانە بە یەکێتی دەکا زۆر باشە من کاتی زۆرم پێدایی من ئەوەی کە گوتم نەقلی ئەم قسە و لێدوانانەیە کە حزبەکان خۆ دەزانی لە چوارچەوەی بەیاننامە ڕسمیش دایانی تەنانەت هەیەە من زەڕەت من وەکو پرسیار کردومە لە بەڕێزت و کۆمەڵی پرسیاریشت کرد پەیوەندی هەبوو بە حزب و پۆزیسیۆنەکانە من لێرە وەکو پێشکەشکارم یعنی نوێنەرایەتی ئەوان ناکەم خۆزگەیەکیشیان لێرە بووە تاوەکو وەڵامی بەڕێستیان بدابایەوە کەواتە کاگە زانە دوهەمین حزبێک کە تۆمەتبار بکرێ بە تەزویر یەکێتی نیشتیمانی کوردستانە بەو اعتیبارێک کە پێش ئەو پارتی دیموکراتی کوردستان یعنی باوشی تەزویر لە 92ەوە تۆمەتبارە یعنی دەتەوە بە یارمەتی بگوترێ هەڵبژاردن ینی تەزویر لای چێ لای پارتی من لەگەڵ هەموو ڕێز و خۆشەویستیەکەم بۆ بەڕێزە بەڕاستی شەرمە جارێک ئێڵەمەوە شەرمە تۆ بێ دیفاع لە تەزویر بکەیت دیفاع لە ساختەکاری بکەیت دیفاع لە خیانەت بکەیت ئێشتا خوێنی لیواکەی کاکۆسرەت وشک نەبووە لە 16 ئۆکتۆبەرە بە یارمەتی کاتێکی زۆر بڕوان بکات بەداقە ڕام کاتێکی زۆرت دایە بۆ ئەو لەبەرەوە یارمەتی کاگازات کات لێ دەکەم تێبینی خۆت بنووسە تێبینی خۆت بنووسە چۆن کاگزانە قسەی بەڕێستان نەبڕی بەڕێستانی قسە بەو مەبڕن من دڵنیات دەکەم و کاتە دەدەمێ دڵنیات دەکەمەوە بەڕێزە فەرم کاگزانە بەڕاستی پرۆسی هەڵبژاردن و یەکێتی کوجا مەرحەبا بابا 12 بڕوان ناکەم یعنی مێژوویشی ئەمەنە کورد بێ لە زاکیرەی خەڵکی کوردستانە بە یارمەتی کاشۆرە لە زاکیرەی خەڵکی کوردستانە ئەم بابەتە سڕابێتەوە هەرچی هێماکان هەیە کاکە ئێمە ناڵین وەکو پارتی دیموکراتی کوردستان گریمان سەوتەکانی یەکێتی لە 100 سەوتی خۆیانە کە خۆشی لانێسا گاڵتەی پێ بێمە قسێ پێ بکەن لە ناو ناخی خۆیان پاپە یعنی ملیۆنی خەڵکی کوردستان ئەڵێن پێکردن بە ئەنجامەکانی یەکێتی یعنی من حەز ناکەم نوکتەکانی بۆ بژێڕمەوە ئێستا نوکتەکانی بۆ بژێڕمەوە لانێ تا بەیانی پێ بکەنێ کە لەسەر ئەنجامەکانی بەدەزێنانی ئەنجامەکانی برادرانی یەکێتی هاتووە لە پرۆسی هەڵبژاردنەکانە من کە بەداخەوە دیارەوە ئیجباری کردم کە من بگەڕێمەوە سەرەوە بابەتانە چونکم ئێمە ینی قۆناغێکی نوێمان لە پێشەوە نابێ ینی بگەڕێنەوە سەرم شتە لاوەشیانە هەرچەنە لاوەکیش نییە مەسەلەی تەزویر لاوەشی نییە بەڕاستیەکەی هەموو هێما و هەموو پرسیارەکان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە کە دەڵێ 12 ئەوان پرۆسەی هەڵبژاردنیان بە شێوەی تەزویر دەنگەکانیان زیای کردووە ئیتر برادران یەکێتی نەخێت ئێمە لە هەولێر لە نەوچەکانی دەشتی بەسڵ مناقەشیشی مەڵتەقیانە بکەین لەسەر ئەم هەڵبژاردنەی کەم برا بەڕێزە تووڕە بوو دیارە لە نەتیجەکەی دیارە نەتیجەی ئەو نەتیجەیەش کە هەیە خۆشی و برادرانی یەکێتیش و بە پارتیش و بە کۆمەڵیش و بە یەکگرتوش و کاکە یعنی باشترین نمونە بۆم برادرە بێنەوە کە لانەی ئاگاداریش بێ بەداخەوە ئەنێمە خۆڵکردنە چاوی خەڵک و بینەرانی بەڕاستی پەیامە کاکە
دکتۆر بەرهەم چۆ دەنگی هاڵە دەنم نییە لە ناو قوتابخانەکەیە سەرۆکی لیستەکەیان چۆ سەوتی هاڵە سەوت میتیان نییە یعنی ئەم تۆ دەرابە ئەم تاویل و تەفسیرە چۆنەکەی دی ئێوە لەناو ئەو قوتابخانانەیە کە هاوپەیمانی دیموکراسی دەنگی داوە دەنگەکان چۆ بۆ یەکێتی شمانی کوردستان ئەگەر چۆ بۆ پارتی دیموکراتی کوردستانیش بە تۆڵم تەزویریان کردووە برا باز هەندێک کۆمەڵە بابەتەیە با ئێمە ینی وەکو خەڵق قسە بکەین یعنی وەکو چاودێرێکی سیاسی ڕاستە بەڕێزی ئینتیمای سیاسی دێ منیش ئینتیمای سیاسیمەیە بەڵام لەسەر ئەوە بابەت دێگەیە پێی دەوترێت خەڵکی کوردستان پێی دەوتێت دەنگی خەڵکی کوردستان هەرچی لایەنێکی سیاسی تەزویر بکات دەبێت خەڵک لە بەرامبەر ئەم لایەنە سیاسیە هەڵوێز وەرگێ یەکێتی نیشتمانی کوردستان ئەندامان یەکێتی نیشتمانی کوردستان کە کاندید بوون ئەوانە دەڵێن تەزویر لە ئێمە کراوە لەناو یەکێتی نیشتمانی کوردستانە سامت تێ ناگەمە برادرە چۆن تەبریر بۆم ئەم بابەتە هێنێتەوە بەڕاستیەکی ئەمەی کەم برادرە باسی کردووە لە فلیمی ئەفسانات لە فلیمی هندیە چیە بە قەڵاچۆکردنی تەزویر ئەگەر بێگومان ئەگەر ئەو پرسیارە لە من بکەیت ئەگەر ئەوە پرسیارەکەی جەنابێ بێ بێگومان من وەکو زانا دەیە ڕێکار هەیە من کەسیشی یاسایی کاک شۆڕش ترسێ لە سینۆ ئەوەی لە 12 5 ڕوویدا دووبارە بێتەوە بێگومان ڕاستە یەکێک لەو کێشانەی کە بەداخەوەڵێم هەندێک لەلایەنە سیاسەکان کە ئێستا بانگەشەی ئەوواکەن کە هەڵبژاردن نەکرێتەوە توانای ئەو تەزویریان نەماوە ڕێگیریان لێ ژیراوە کاکرد ڕێژیریان لێ ژیراوە کە ئەم جارە پرۆسەکە بەم جۆرەی ئەوان نابێتەوە کە کردویانە لە 12 5 تێگەی بۆیە لەملاو لەولا لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتەوە مفردات فڕێیرێکە نابێ هەڵبژاردن بکرێتەوە لەلایەن هەندێک بەرپرسی باڵای تریانەوە کە دەسەڵاتی ئەمنیانێ دەڵێ پێم باشە کە هەڵبژاردن دوا بخرێتەوە خۆ عینی لە کۆتاییە یەکێتی شمانی کوردستان مافی ئەوەی هەیە داوایەوە کاکە هەڵبژاردن نەکرێت بەڵام ئێمە بێت جۆرێک لە جەراعەتی سیاسیمان هەبێت ئێمە نابێت شەرمنانە بانگەشەی بابەتێ بکەین و لە سەریشەوە باسی بابەتی ئەمە دووفاقیە لە سیاسیە لەناو ئەخلاقیەتی سیاسیا شتیوان نییە بەڵام بەداخۆ لارێمی کوردستانە ئەم جۆرە نیفاقە سیاسیانە هەیە تۆ دەزانی دەنگەکانە بەرەو کەمبوونەوە ئاڕوە تۆ لە ناو خودی خۆتە کێشە دەیە کامە پەیوەندی بە ئێمەوە نییە بەڕاستیەکەی باسیەم بابەتە بکەین ئەمانە هۆکارن بۆی کە تۆ دەنگ نێنی ئیلا بێ بە تەزویر دەنگ بێنی ئەمە حقیقەتێکە ئەمە حقیقەتێکی ڕاشکاوانەیە دەبێ هەموو کەسێکە مازانێ ئیتر تەبریر هێنانەوە بۆم بابەتە بەڕاستیەکەی ئەمە خۆشیێرکردنە لە زروفی یەکێتی تێناگەر کە هاوپەیمانتانە بۆ لەشتی تر تەفەهومتان بۆی هەیە بۆ ئەگەر بابەتەکە پەیوەندی بێ سەیریگە بۆ 2 ملیۆن نەفەر لە هەرێمی کوردستانە بۆ 2 ملیۆن نەفەر بێتە قوربانی حیزبێکی سیاسی ئەگەر پارتیش کێشەیە کاکە با پارتیش کێشەیە بێت و پرۆسەی هەڵبژاردن بکرێت لە هەرێمی کوردستانە ئەمە خۆ پەیوەندی تەنیا بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە نییە تۆ حیزبی سیاسی بریتە لە ململانەی سیاسی کاک شۆڕش تۆ ئەگەر ئامادە نەبی ململانەی سیاسی بە پرۆسەیەکی دیموکراسی هەڵبژاردنا بیکەی بەڕاستی تۆ حیزبی سیاسی نیە ئەچیتە دەروی حیزبی سیاسی ئەچیتە تەجەموعێکەوە ئەچیتە تەجەموعێکی عەفەویەوە پێت ناوتێ حیزبی سیاسی کە بەداخەوە دەبێ ئەمانە چارەسەر بکرێ یعنی گەڕانەوە بۆ کۆمەڵێک بابەت وڵا سوێشی یابیەوە خیانەت ئاکڕۆ بابە من سێرم لێەوە برادرە باسیەوە بابەت بۆ تجاوزی مێژوونەکەین من بێگومان من لە سەرەتاتا من ئاماژەم بە بابەتێ کرد یعنی بەڕاستی هاتنی من بۆ بەرنامەکە بریتی نییە من باسی تاریخ بکەین ئەگەر ئەشێ باسی تاریخ بکەینەوە لە شەخصەکانەوە باسیەکەینەوە تا سوێشی هیچ شەمانی باسی تاریخ ناکەین من نامانگەین بەڵام ئێمە دەمانوێت قۆناغێکی نوێ هەیە لە هەرێمی کوردستانە ئەم قۆناغە نوێیە خطابێکی ئێستا نیگەرانیەک هەیە ئەم نیگەرانیە تەنیا پەیوەندی بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە نییە بەلایەنی ئۆپۆزیسیۆنیشەوە هەیە ئەوانیش وەزعی سیاسیان زۆر باشە ناکرێ ئەم نیگەرانیانە لەبەرچاو بژێرن ئەزانی چی کاک شۆڕش ئەبێ ئێمە بەڕاستی قەناعەتێکمان هەبێ لێرەدا یعنی دووش دێ بەرژەوەندی حیزبێ بەرژەوەندی خەڵکەیە ئەگەر ئێمە سەیری بەرژەوەندی حیزب بکەین وەڵا بزەب لە مەسلحەتی برایانی یەشێتیش و بزوتنەوەی گۆڕانیش و کۆمەڵیش و یەکگرتوشە کاڵبژاردنەکە نەکرێت ئەگەر ئێمە وەکو حیزب سەیر بکەین ئەگەر وەکو بەدیوەکەی کە وەکو خەڵک سەیر بکەین با بە خەڵک لە هەرێمی کوردستانە قوتی نییە خەڵک بۆ بە سەبەبی بڕینی قوتی خەڵک لە هەرێمی کوردستانە لە بەغایە چووەتە بەغاوتیتی نانی خەڵکی کوردستان ببڕن ئەبێمانە چارەسەر کرد ئەبێت ئەم هەڵبژاردنە من ناڵم ئەم هەڵبژاردنە مشتێ چارەسەرەکە لە هەرێمی کوردستانە بەڵام لە عەقەلشی یعنی ئەگەر لە کولیشە نەتوانین بەڵام لە جوزئیاتە حکومەتی داهاتووی هەرێمی کوردستان ئەبێت یەکەم ئیشی ئەم حکومەتە بریتی بێت لە چەشتێکی ئەمە ئەم شانەی لای خوارەوە یەک بەڕاستیەکەی
معاشی مۆزەفین و مامۆستاکانە بێ بچێتەوە دۆخەکەی خۆی چونکم ئەم دۆخە ئەگەر بەردەوام بێت من لە سەرەداشە ئاماژەم بە شتێکدا وتم ئاشتەوایی نیشتیمانیەکێتە خەتەرەوە سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستانە کلێنێکی فراوانی تێیەکەوێ من بەڕاستی سیرم لێ ینی لەسەر شاشەکانی تەلەڤیزۆن خەڵک هەبێت جەراعەتی ئەوە بکات لە مۆزعەیە کە خەڵکی کوردستان پارەی پێ نییە تۆ خەریکی مزایداتی سیاسی بیت و خەریکی ئەوە بیت خەریکی ئەوە بیت لە بەغا چیە پچڕیت و سەر و کۆمار بۆ تۆ بێت و نازان مۆزیر بۆ چیە بێت و بە خەڵکی کوردستانم قۆناغانەی تێپەڕیوە خەڵک پارەی شیری پێ نییە خەڵک پارەی ئاوی نییە کارەبای نییە ئێمە دەسەڵاتین پارتی بەشێکی ئەم قەیرانانە لەسەر شانی پارتی دیموکراتی کوردستانەوە دەبێت پارتی چارەسەری بکە ئەمە پارتی بەڕاشکاوانە و جەریئانە لە بەشێکی ئێمەین بەڵام بەشەکەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەشەکەی کەی کۆمەڵی ئیسلامیە کە لەناو حکومەتایە ئەگەر حکومەتدا بوو لە حکومەتە کاک شۆڕش لە حکومەتە دوومان پێش هەڵبژاردنەکەیەتە دەرەوە ئەمە مانایەوە نییە لەناو حکومەتانە ماوە بە یەکگرتووشەوە تەبعاً دەبێت ئێمە لە هەرێمی کوردستان کاتێکی زۆر من نەخوا بەڕاستی بە یارمەتی کا شۆڕش منە ئەمە گرنگە باسی بکەین لە هەرێمی کوردستانە بەداخەوە هەموو حیزبە سیاسیەکان خەریکی بەرژەوەندی سیاسی بە پارتیشەوە بە هەموو لایەنە سیاسیەکانەوە من جەرئەتی سیاسی مێڵێم ئەو برادەرە ناتوانێەوە بڵێ ئێمە دەبێت چقی ململانی سیاسی لە هەرێمی کوردستانە سنتەرەکەی خەڵکی کوردستان بێت نابێت سنتەرەکەی پارتی بێت نابێت سنتەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت ئەمە وەزیفەی حیزبی سیاسیە وەزیفەی حیزبی سیاسی ئەوە نییە خەریکی تەزویر و خەریکی پرۆسەی ساختەکاری بێت و خەریکیەوە بێت چ جیازێ بێنێ بۆی ئەم جارە بنکەکانی بچێتە زۆر باشە ئەمە وەزیفەی حیزبی سیاسیە کە خزمەت زۆر باش کاک ئازاد پێت وایە ئەم هەڵبژاردنە ئەگەر لە سینۆ بەڕێوە چوو ینی دۆخی یاسای هەرێمی کوردستان لە سایدا بەرەو زۆرە لە ئیستیقرار و لە چارەسەری بڕوا بەڕێزی من زارە پێم سەیرە پێویستی کاکزانات لە کوردی نەگا ئینشاءڵڵا ئەگەر تەواو بە سێ زمان لەگەڵا بکەم خۆن بە سێ زمانەکە کامێنم لە بەڕێزە بگەی باشکرا ئەمە پێت دەڵێن ئێمە دەڵێن پێم بڵێ لە چێدا تۆ دەتەوێت بە زۆر بەسەر یەکێتیدا بسە پێنی یەکێتی لەگەڵ هەڵبژاردن نیە من پێ دەڵێن یەک وەسیقەم بدێ لە چێدا یەکێتی داوای کردووە ئەمە چییە تۆ ئەم زایەدێ چێ دەیکەی پاشان تۆ ئەوەندە باز لەوە دەکەی پارتی لە بەرژەوەندی پارتیە هەڵبژاردن بکرێت بەڵێ لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستانە کە پرۆژەی هەڵبژاردن کرێتەوە پارتی خۆشی ئامادە کردووە بۆ پرۆسەی هەڵبژاردن هیچ عیبێکی سیاسی تیان نییە حیزبەکەی تۆ نییە خەڵک گەلک نانی هەیە گەلێکی پارە پێەیە خزمەت گوزارشی گەلک جوان هەیە لە وڵاتە تۆ حکمڕانێکی گەلک جوانت پێشکەش کردووە دەرەنجامی ڕیفراندۆمێک کە ئێوە بە زۆر سەپاتان بەسەر خەڵکی دەرەنجامەکەی گەلک باش بوو باش کەوتۆتەوە بەسەر خەڵکدا ئەیتر ئێوە بە چی ڕیستان سوارە بۆ هەڵبژاردن ئێوە لە چی بێمنەتن تۆ بڵێ باسی ئەوە دەکەی من حەز ناکەم بچینەوە سەر تاریخ بەڵێ لە مەسەلەی تاریخ دەزانم حەز ناکەی تۆ من پێم خۆشە لە تاریخ پەیوەندی بە بەرنامەکەی ئێمەوە نییە و بابەتێکەکەیدا مەسەلەی تاریخ بەڵێ ڕاست دەکەی ئەینجا حەز دەکەم پێت بڵێم ئێمە وەک یەکێتی هیچ کێشەیەکمان نییە ئەو تەدەخل لە ناوە یەکێتیش دەکە کە یەکێتی کێشەی هەیە و دەنجی کەمە بێتەوە بە پێچەوانەوە هیچ کاتێک وەکو ئێستاکە یەکێتی ڕیزەکانی ڕێک نەبووە و ئێمە ئامادەین بۆ کۆنگرە ئەگە مەسەلەی هەڵبژاردننی سینۆ هەڵبژاردن بکرێت ئێمە ڕەنگە کۆنگرەمان بچێتە دوای ئەوە خۆ ئەگەر هەڵبژاردنش نەکرێت ڕەنگە پێشی ئەوە کۆنگرە بکرین لەبەرەوە ئێستا کێشە لە ناو حیزبەکەی تۆیە عەزیزم هەموو خەڵکی کوردستان دەزانێ ئەم کێشانەی لە ناو حیزبەکەی تۆدا هەیە لە چ ئاستێکە و لە چێیە و لەسەر چییە ئەسڵەن کێشە شاراوەکان ئەو کێشەی گەورە لە حیزبەکەی تۆیە نەک لە حیزبەکەی ئێمە بەڵام کادیری ئێوە و جەنابەت کە کادیری پارتی ئەوەندە جورئەتتان نییە بێن ڕاشکاوانە قسە لەسەر بابەتەکان بکەن وەک کادیری یەکێتی بۆیە خەڵک ئەوە بەو شێوەیە قسە لەسەر یەکێتی دەکاتەوە ئێمە هیچ کێشەیەکی حیزبیمان نییە باسی داهاتوو هەڵبژاردن کە باشە پێم وایە هەموو کەسێک لە هەرێمی کوردستان هەموو حیزبێکی سیاسی باسی خلافاتی حیزبی بکات بڕوان پێ بکە يعني مسيرم ليتو يعني بتشر ويكو باسي وبابتاك يعني همو كاسيك لاريمي كردستانا هر حزبك سياسي باسي خلافي سياسي خوي بكا باسي ما كان باشترا جان بو نصيحتي سياسي برز بكم اموجاري سياسي برز بكم بو تو باشترا باسي هەڵبژاردن بکەی باشترا باسي برنامج سياسيكي خۆتان بکەی باشترا پێداگری بکەی لە پرۆسەی هەڵبژاردن باشترا ئەوە بۆ بەڕێز باشترا من پێم وایە ئەم شتانەی کە باسی جەناب باسیەکەی بڕوا بێت کە ئەوەنە سواوە لارێمی کوردستانە خەڵکی کوردستان ئێستا بەرنامەکەی گۆڕی زۆر چاکە با تۆ حەقی نییە قسە بکە
ئەو عقینە قسە بکە ئێستا دەفەتی من بە قسە دەکەم فەرمو قسەی خۆت بکە کاکە مەسەلەی پرۆسەی هەڵبژاردن قەت لە کوردستاندا پرۆسەی هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام نەدراوە و وەکو پێویستیش نەبووە ئەمە لە چێ ئەم برایە ئەوها کوردستانی لۆمە کردە شامی شەریف کوردستانێک وەک بڕێوە بچێت کوردستانێک لە کاتی خۆی هەڵبژاردنێکدا بکرێت زۆر سپاس ئەم برادەرە و حیزبەکەی باسی لە سەروەری زۆر باشە کاکە ئاگازات تەواو کاتم نەما زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگە ئازاد جۆڵە چاودێری سیاسی کە لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵم بووی زۆر سپاسانەکەم هەروەها زۆر بەڕێز کاگە زانای تۆفیق بە چاودێری سیاسی زۆر سپاس تۆشەکەم کە لە سلێمانی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ ئێوەی بەڕێزش بینارانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە هەموو لایەک بەخوای گەورە دەست بێرم خواتان لەگەڵ